باشە خۆشەویستان، سڵاو و ڕێز و حورمەت بۆ هەموو لایەک. ئەمڕۆیش ئەو ڕووداوە لە مێژووە لە فەنزەویلا ڕوویا و ئەمریکا ئەوەی کرد. ویستم هەروە هەندێک قسەتان بۆ بکەم لەو بارەیەوە. جا بە ئەمەوە تەرتیباتێکی لێ بکەین. بەڕاستی عەزیزان بەخێر بێن سەر چاو. بەخێر بێن. بەفر باریوە لە هۆڵەندا بەڕێزان، بەفرێکی جوان بەڵام کەمە، زۆر نییە بەڕاستی. خوا بەخێر بێن بەڕێزان. کاکەش هەموو شتێک باشە تەقریبن ئێستا. وەڵا خۆشەویستان، هەروە ئەمەوێت تۆزێ قسەتان بۆ کەم لەسەر ئەو ڕووداوەی کە ئەمڕۆ لە فەنزوێلا ڕوویا ڕێی خۆمان لەسەر ئەوەش بڵێین. طبعاً ئێمە وەکو میلەتێک هەر لە خۆ دانیشین، تەرەف نین، هەر لە خۆمانەوە بۆ بڵێن با بڕوخێەوە، بۆڵێ با بژین و یعنی لێ کۆڵینەوەمان بۆ مۆزوعەکان نییە لە حەقیقەتە. ئیتر مێژووی ئێمە لە ڕاستیە هەر بۆ جۆرە بوو. ئازیزانی من بە بەشی خۆم با بڵێن ئەوەی کە خۆم قەناعەتم پێێتی، ینی بیر و بۆچوونی خۆمەوانە بڵێم ئەوەیە کە سیاسەتی ئەمریکا لە ڕۆژی دروستبوونی و سیاسەتی ملهوڕانەیە و هەیمەنەی بەسەر دنیاە کردووە. ئەمەش بەمانەی قودرەت و باڵادەستیەت کە ئەو ئیشی لەسەرەکە. دی دووهەمی ئەم نۆعە لە سیاسەتکردن و ئەو خۆبەکەڵەگاییکردنە لە ئاسی دنیاە بۆ یەک شتە بەڕاستی، ئەوش بۆ دزینی سەروەت و سامانی گەلانە لە ئاسی دنیادا و لە ڕۆژهاڵاتی ناوەڕاستە بە تایبەتی. با هیچ کەسێک بین نەکاتەوە کە ئەمریکا دیموکراسی هێنێ، مافی مرۆڤ هێنێ، ئاشتی ئەهێنێ. نە، ئەسڵەن مەکینەی ئەمان یا ئاشی ئەمان هەمیشە لە شەڕ و ئاشوب و تاڵانکاری و وێرانکاری و کوشت و بڕا ئەگەڕێ و لەو ڕوانگەیەوە ئەوان ئەتوانن کە باشتر سامانەکانی خۆیان کەڵاکەکەن بۆ خۆیان، نەک بۆ گەلی ئەمریکایش. وا نەزانن کە بۆ گەلی ئەمریکا ئەوەکەن، گەلی ئەمریکای بڕۆ بزانە حاڵەکەی چۆنە و بزانە هەژاری لە ئەمریکا چۆنە و چۆن نییە. بۆیە کێشەکە ئەمەیە بەڕاستی. ئەوەندەی کە خۆی بەهێز ئەکا بۆ ئەوەیە هەر بۆ جۆرە بمێنێتەوە و پۆلیس یان ژاندەرمی دنیا بێت لە ئاسی دنیاە، ئەوەی ئەو بێوێ وابێ ئەوەشی ئەو نەیەوێ ئەبێ نەبێ. کاتێ ترامپ ئەڵێ ئاشتی لە ڕێگەی هێزەوە یا لە ڕێگەی شەڕەوە، ماناکەی ئەوەیە ئەڵێ من ئاغام و تۆی سەردار و کۆی لەمبە، ئەمە ئاشتی زۆر باش و بەیەکەوە توانین ئاوا ئاشتی بکەین، واتە ئەتوانم سامان واتەکەت هەمووی بەرم بۆ خۆم و تەواو. من بۆ خۆم باشم لەبیریە کە ساڵی 90ەکان ئەمریکا حەساری خستە سەر عێراق بە بیانووی ئەوەی کە حکوومەتی بەعەس کیمیایی هەیە. طبعاً حکوومەتی بەعسیش خۆیان هێنابوویان، هەر ئەمریکا خۆی دروستی کرد و بەڕاستی خۆی هێنای لە عێراق سەدامی کرد بە کەڵەگا بەسەر ئەو گەلانەوە. 8 ساڵ شەڕی لەگەڵ ئێرانە کرد ئەمریکا و ئەوروپا و هەموو دنیا پشیوانی عێراقیە کرد بۆ لێدان لە تاران. گەلانی عێراقی بە تەواوەتی برسی کرد. ساڵانێک گەلانی عێراق تووشی کارەسات و نەبوونی بوون. سەدان هەزار مناڵ لەو عێراقەیە لەو سەردەمانەیە لە بێشیری و لە برسێتیە تووشی نەخۆشیە بوون و ئەمردن و کەسی حسابی سەرداکرێ. بەڕاستی ڕژێمە کەش کە ڕژێمی سەدام حوسێن بوو بۆ خۆیان یا ئەوانەی کە بەڕێوەبەر بوون، ئەوانەی کە دەوڵەتداریان نەکرد، خۆیان لەو پەڕی ڕەفاهێت و لەو پەڕی خۆشیە ژیان. ئەوەی کە باجەکەی ئەدا مناڵانی هەژار و خەڵکی قوربەسەر و خەڵکی داماوی عێراق بوو باجەکەی ئەدا، نەک سەدام حوسێن و کچەکەی و نازانم عودەی و قسەی و ئەم جڕ و جانەوەرانەی کە لەو کەتا باڵا دەست بوون. پاشان هات و سووریای بە هەمان دەتبرد. ئەو سووریایە وێرانی کرد بەڕاستی، بە ملیۆن خەڵک ئاوارە بوو، بە سەدان هەزار بەوە کە خەڵک کوژراو لە ناوچوو، مناڵان کوژران، ژنان کوژران. فەوزایەکی لە سووریانایەوە ئەوە 20 ساڵ زیاتر ئەو وڵاتی نەبووەوە بە وڵات. لە دواییشە هەستا چی کرد خۆشەویستان؟ شەرعێکی هێناوە، ئەحمە شەرعی هێناوە بۆ لە دیمەشقی بەدەسەڵاتدار، خۆی ترۆریست بووە. هەر ئەمریکا خۆی 10 ملیۆن دۆلاری تەرخان کردو بۆی هەر کەسێ بتوانێت ئەحمە شەرع
بدۆسێتەوە کە جێگاوڕێگای لەکوێیە لە دوایشە خۆی ئەیهێنێ لە سووریا ئەیکا بەکەڵەگا لەگەڵ هینا لەگەڵ شەریکەکانی تریە لە وەکو بەڵێتانە وەکو ئەمانە هاتن عێراقیان ڕوخان نەک دەبەر خەڵکەکەی ئەوان هەمیشە دژی خەڵکەکەی بوون بەڕاستی تەنها بۆ ئەوەی وزە و نۆتەکەی بەرن و ئەوێ بکەنە مەکۆیەک کە بۆ ناوچەکە هەمووی بڕوانێ و بتوانێ بۆ پەلبەهاوێ بۆ زۆر جێگایتر ئێرانیان هێشتەوە ئێرانیش دەرگای بۆ کرایەوە لە دوای ڕوخاندنی حکوومەتی عێراقیەوە کە بە عێراق هاتوانی ئەو دەرگای بۆ کرایەوە کە ئێستا ترامپ خۆی پەشیمانە ئەڵێ بوش کاری خراپی کردووە کە سەدام کە حیزبی بەعسی ئاوالێ کردوانە بە هەر حاڵ ڕوخاندیان ئێران دەرگای بۆ کراوە لە ڕێگەی عێراقەوە باشە هات هەیمەنەی خۆی بەسەر ناوچەکەی ئازاڵ کرد هاتە پەلی کوتاب بۆ یەمەن پەلی کوتاب بۆ عێراقی هەبەتەواتی کرد بە موڵشی خۆی پەلی کوتاب بۆ غەزە بۆ لوبنان بۆ سووریا حتا لە لیبیا سوپای پازاران شەڕیە کرد لەو سەردەمانەیە یعنی پەلی بۆ هەموو ئەم ناوچەیە کێشە ئەم هەموو فەوزایی کە لەو ناوچانە هەیە هەر هەمووی ئەمریکا هاوپەیمانەکانی لە ڕەسیان ڕاوەسان بەڕاستی گەلانی ئێرانیش ئەوە تا کە ئێستا ئەیان بینی ڕۆژ بە ڕۆژ بەرەو برسێتی بێکاری چەوسانەوە و بەدبەختی دەڕۆن لەسەر و ئەمەیشەوە ئیعدام و سێدارە و کوشت و بڕۆ زیندانیش هەر باڵا ئەکات سەرڕای ئەمەش ئەمریکا حەساری خسە سەر ئێران لەمەشتا گەلانی ئێران زەرەر دەکەن نەک ڕژێمەکە و کاربەدەستەکانی بەڕاستی بەڕۆسەری خامنەی کە بنمونە خۆی بۆ خۆی بە شەهانە ئەشی بەڕاستی تەواوی ئەوانەی کە لەو حکوومەتە لە ڕەسە ڕاوەساون و ئێران بەڕێوە ئەبەن خۆیان و ژنوم نەڵەن شەهانە ئەژین ئەوەی کە زەرەرەکە و قوڕی کراوە بەسەر گەلانی ئێرانە خەڵکی فەقیر و هەژارەکە بەڕاستی نانی نییە کاری نییە کرێخانی نییە لە شرۆشی و فەسادی سەرتاپای ئێرانی گرتوتەوە عەزیزان و ئازیزان و خۆشەویستانی یعنی قسەکەی من لەسەر ئەوەیە کە هەمیشە ڕژێمەکان زەرەر ناکەن ئەوەی کە زەرەر دەکا بەڕاستی خەڵکی قوربەسەری لیبیایە خەڵکی یەمەنە خەڵکی عێراقە خەڵکی نازانم فڵانە فیسارەکانە هەمیشە ئەمان زەرەریان کردووە ئەمان باجەکەیان داوە نەک ڕژێمەکان هەتا ئەو کاتێککە قەڵپە بنەوە ئەڕۆخێن باشم لیبیای قەزافی لەبەر ئەوەی کە قەزافی ڕێگەی نەئەدا ئەمریکا سەرمایە گوزاری بکە بۆ ئەفریقا و ئالم بابەتانە و ئەیوت ئەم دۆلاری ئێوە کاغەز و تەقیەکەن پێویستە ئێوە زێر بهێن لەبری ئەمە ئەوە بوو قەزافیان ڕوخاند باشە ئەو وڵاتیان بەو دەردەبرکە کە هەموو عالم ئەزانێ و هیچیان بەسە هیچەوە نەهێشت و لە ناویان برد بۆیە خۆشەویستان ئەمریکا دیموکراسی و مافی مرۆڤ بۆ هیچ کەس و هیچ وڵاتێک و هیچ گەلێک ناهێنێ ئەمە جوان ئێوە لەوە تێبگەن ئایزانیارە مەحمەد ئیلا نەکبەتی بەڵا نەخۆشی قوربەسەری ئەهێنێ لە واقعە بەڵام ئیتر باڵا دەستە گوندەیە پۆلیسی دنیاە بە ئارەزی خۆشی بۆ ئەیکات بەرامبەر بە کوبا ئەوەی کە ناشێ بەرامبەر بە کوبا بە کاسترۆی کرد زیاتر لە 750 جار بەس هەوڵی تۆرکردنی کاسترۆیاندا کە بۆیان مێسن نەبوو بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد ئەوەی ئەمڕۆ ڕوویدا بۆ خۆی واتە دوژمنایەتی نێوان ئەمریکا و ڤەنزوێلا پەیوەندی بە مەسەلەی پارە و قەرز و قۆڵ و ئانە بابەتانەوە نییە حتا پەیوەندیشی بەوە نییە کە ڕیکلامەکەن گوایە ڤەنزوێلا وەکو بۆ نمونە کۆڵۆمبیا یا وەکو پیرۆ وەکو ئەمانە ئیشی دەرمانەکەن و بە کەشتی دەرمانە هێنشوێ بەحسەکە ئەمە نییە لە حەقیقەتە واتە لەسەر ئەمە نییە لەسەر ئەم شتانە نییە بەڵام ئەمانە بۆ خۆی بیانون لە واقعە بەڵام ڤەنزوێلا زیاتر ئەوەی کە من دراسەم کردووە خەڵکی قەزاری چین و رووسیایە بەڵکو کێشەکە لەسەر چەند تەوەرەیەکە کە هەمیشە ئەمریکا هەڕەشەی کردووە لە ڤەنزوێلا یەکەم شت مەسەلەی ئایدۆلۆژیایە باشە مەسەلەی ئایدۆلۆژیایە لە ڕووخاندنی بلوکی شۆرەویەوە لە ساڵی 90 کە ئەوروپای شەرقی بەڕابەرایەتی یەکێتی سۆڤێت شکستی خوارد و یەکێتی سۆڤێت پارچە پارچە بوو ئالەم بابەتانە ئەمانە کێشیان لەگەڵ ئەمریکا هەبووکو قوتبێک بەڕابەرایەتی ڕووسیا لەسەر مەسەلەی سۆسیالیزم لە سەردەمی هۆگۆ چافێس و دواتر مادۆرۆ ڤەنزوێلا سیستەمێکی سیاسی گرتوۆتە بەر کە دژی سەرمایەداری ئەمریکایە وەکو دەوڵەتێکی سۆسیالیزم یا وەکو ئەوەی کە ئێمە پێیاڵێن شیوعیەکان بابڵێن ئەوان ڤێتنام و کوبا وڵاتانی ئەوروپای شەرقی کە هەر هەمویان لەو قۆناغانەیە دروژمی دژی ئیمپریالیزمیان بەرز کردبووە کە ئەوان ئەمریکا بەڕابەرایەتی بۆ نمونە سەرۆشی ئیمپریالیزمی جیهانی ئەزانن کە گەلان ئەچۆسێنەوە کە ئەوەی وەکو خۆیان بیرەکە لە ناوی ئەبەن بۆیە ئەمانە هەستان شیعاریان دژە ئیمپریالیزم بەرزە کردەوە
واتە دژە ئەمریکا فەنزەوێلا هەوڵی داوە هاوپەیمانیەک لەگەڵ ئەمریکای لاتین دروستکە بۆ کەمکردنەوەی هەژمونی واشنگتن لە ناوچەکەیە و ئەمریکا ئەمە بە مەترسی ئەزانێ بۆ سەر خۆی بۆ ئەوەی کە لە پشتەوە تووشی کارەسات و زەروزیان نەبێت. بۆیە اینجا لە مەسائلەی نەوت و ئەوانەیشا فەنزەوێلا خاوەنی گەورەترین لێدەکی نەوتە لە جیهاندا. ئەمەش بۆ خۆی شتێکە کە ئەمریکا پێویستی پێێتی پێشتر با بڵێن کۆمپانیا ئەمریکیەکان کۆنتترۆلی نەوتی ئەو وڵاتانیان کردبوو تەواوی ئەو کۆمپانیانی ئەمریکا لەوێ ئیشیانە کرد نەوتیان دەرەهێنا ئەوەیانە کرد بەڵام حکوومەتی فەنزەوێلا کاتێ نەوتەکەی خۆماڵی کرد و کۆمپانیا بیانیەکانی بەتایبەتی کۆمپانیا ئەمریکیەکانی هەر هەمووی دەرکرد لێرەوە وردە کارەساتەکان یان دژمنایەتێکە پەرێسند. بۆیە ئەمریکا ئێستا دەیەوێت حکوومەتێک لە کاراکاس بێت کە ڕێگە بدا کۆمپانیا ئەمریکیەکان جارێکی تر بگەڕێنەوە بازاری وزە و بە ئاراستەی بەرژەوەندیەکانی واشنگتن بڕوا و هاوپەیمانی لەگەڵ دژمنەکانی ئەمریکان نەکا بەتایبەتی رووسیا و ئێران و کۆریا و چین و ئالەم بابەتانە. بۆیە ئەوەی زیاتر ئەمریکای نیگەران کردووە نزیکبوونەوەی قوڵی فەنزەوێلایە لەگەڵ رووسیا و چین و ئێران. رووسیا و چین یارمەتی سەربازی و دارایی مادۆرۆ دەدەن بۆ تێپەڕاندنی سزاکانی ئێران سوتەمەنی تەکنۆلۆژیا بۆ دەنێرن. ئەو تەلەفۆنە بۆ ئاگایی هەوا بەشی مشاهد تەلەفۆنەکە بێدەنگ بێ بە هەڵنەسن جا کوردی شەیتە دای ناخاتەوە تاوان خۆتان نەزانن کوردۆ چۆنە واسی دەبێنە کوردۆ خۆتان نەزانن چۆنە ئازیزان تەلەفۆن دا ناخاتەوە هەتا نیو سعات بۆ خۆی لێ دەدات بارحاڵ کێشە نێوەش کوردای قسەوە گەشتوانەی کاتەوە. بۆیە ئەم بەرەیە کە دژی هین بوون نەها بەڕاستی کوردوایە دک ئەی کاتێک بڵێ کاکەکارە بەشم لایوی هەبێ بەشم کاکە لێت تەوالێت بێ بەشم چوزان بەس بۆ ڕزم بێ ئەو هەر ئەی کاتەوە کە نێوتەرەوە. بۆیە ئەوەی زیاتر ئەمریکای نیگەران کردووە ئەم نزیکبوونەوەیە لەگەڵ رووسیا و چین و ئێرانە. رووسیا و چین یارمەتی سەربازی و دارایی مادۆریان ئەدا بۆ تێپەڕاندنی سزاکان و ئێران سوتەمەنی و تەکنۆلۆژیاشی بۆ دابین نەکردو بۆی ئەنات. بۆیە بوونی ئەم هێزانە لە تەنی سنوورەکانی ئەمریکا بۆ واشنگتن هێڵی سوورە. ئەها رووسیا چۆن پەلاماری هێنیە ئەو هەفتەی پێشوو بۆم باسکردن چۆن پەلاماری ئۆکراینیدا لەبەرەوە بۆچی لەبەرەوەی ئۆکراین بۆی نەیبێ لە پەنا رووسیایە بێ بە ئەندامی ناتۆ. باشە ئەمیش بە هەماشقە هەروایە. بۆیە ئەمە لەلایەن واشنگتن و بەڕاستی وەکو هێڵی سوور وایە. اینجا فەنزەوێلا زیاتر لە 140 ملیارد دۆلاری چین و رووسیا ئەوانە قەرزارە 140 ملیارد لەسەر ئەم هەموو سامانەوە کە لەژێر زەمینەکە هەیەی تۆ بزانە ئەمانە چۆنە. بۆیە ئەوەی کە هەیە ئەوەیە ئەمریکا سزای ئابووری خستە سەر فەنزەوێلا وەکو باسمان لەسەر تا چۆن خستە سەر عێراق و سەر ئێران و سووریا و ئالەم بابەتانە و هەموو داراییەکانی فەنزەوێلای لە بانقە جیهانیەکانە بلۆ کرد. باشە ئێستا ئەڵێ ئەم حکوومەتە حکوومەتێکی شەرعی نییە بۆیە پارەکەی ناداتەوە تا ئەم دەساتە نەگۆڕێ ئەوە بۆ ئەمڕۆ ئەو کابرای و ژنەکەشی برد ئیتر نازانم لێ چیان بەسەرهێنێ وەک ئەوەی کە ئەمریکا خۆی ستەمکار نەبێ. اینجا ئازیزان کورتێک کێشەکە ئەوەیە فەنزەوێلا بووەتە دەواازەیەک بۆ رووسیا و چین لە قاڕەی ئەمریکا. ئەمە بە تێگەیشتنی ئەمریکا و بەژەوندەکانی ئەمریکا بەڕاستی دەیەوێت کۆنتترۆلی بازاری نەوت بکاتەوە. مادۆرۆ بە دیکتاتۆر دەزانێت کە مافەکانی مرۆڤ پێشێلەکە دەبێتە هۆی کۆشی ملیۆنەها کەس بەرەو ئەمریکا و ئالەم بابەتانە. هەمووشان ئەزانن ترام هەرکە هات دژی ئەو مۆزوعی پەنابەران بوو بۆ ئەمریکا لە ئەمریکای لاتینەوە خوان بگەن ئەمریکا و ئالەم بابەتانە. باش نییە. بۆیە ئازیزان ئەمە بەزمی ئەمریکا و فەنزەوێلایە. بۆیە ئەمڕۆ پێم وایە دوابزماریە لەو تابوتەی کە تابوتی ئەو ڕژێمی کە ئەمڕۆ سەرۆکەکەیان برد. اینجا ئازیزان لە ئاخری قسەکانمە تۆزێکیش قسە سەر ئەو مۆزوعانە بکەین. باشە ئەوە بڵێن باسی ئەمریکامان کرد باسی ملهوڕیەکانی باسی مەسەلەی چوزانم دزی و چامانی نەتەوەکان و دروستکردنی داعشەکان و ئیسلامی سیاسی و هەموو ئەمانەکە ئەوان لە پشتیەوەن بەڕاستی باسی ئەومان کرد. بەڵام تۆ سێریکەن ئازیزان بزانە بەشار ئەسەد باش نییە لەگەڵ باوکیات چیان لە گەلانی سووریا نەکرد. باشە حکوومەتی بەعس و سەدام حوسێن چیان لە گەلانی عێراق نەکرد. ئەوانەی دوای حکوومەتی بەعس هاتوون چی لە گەلانی عێراق ناکەن ئێستا هەمووی زوو جەدە و مافیایە. بزانە کاکە زمانی شای ئێران محەممەد ڕەزا شا چی بەرامبەر گەلانی ئێران نەکرد. ئەم حکوومەتەی کە هاتووە لە 79 چی بەرامبەر بە گەلانی ئێران نەکردووە.
ئەم یەکێتی و پارتیەکە هەیە لە ساڵی 92ەوە کە دڵمان خۆش و حکوومەتمانە بێ چی لە گەلانی لە گەلی باشوور نەکردو بەرامبەر بە کوردەکان. باشە ئەردۆغان و ئەوانەی پێش ئەردۆغان چیان بەرامبەر بە گەلانی تورکیا نەکردووە. کێشەی ئێمە ئەوەیە کە ئەمانە کە ئێنە سەر حکم ئەبن بە دیکتاتۆر، ئەبن بە فاشست، ئەبن بە فاسد، ئەبن بە دز و جەردە، ئەبن بە مافیا بۆ ژیانی گەلەکانی خۆیان. هەر لەبەرەوەیشە کاتێ فەنزەوی لاوای لێ بە نمونەوە سەرۆکەکەی ئەمڕۆ ئەفرێنرێ خەڵک پێی خۆشە. بۆ چونکە ئەم کابرایە ئەم هەموو سامانە هەیە بەس خۆیان لەسەری ئەژین. گەلا بابا ئەمە عەلاقە پارەی پێ جوتێ پێڵاو ناکە لە وڵاتێکە ناوی فەنزەوی لایە. ئێ خەڵک خۆشێکە بەسەری خۆیان. بۆیە کاتێ ئەمریکا پەلاماریە خەڵک پێی خۆشە. ئەڵێ دەستی خۆش بێ دیکتاتۆر لە ناوچووە. خۆ ئەمە ئەوە نەبێت کە بڵێن ئەمریکا دیکتاتۆر نییە. بەڵام کێشەکەەوەی بابەتەوە هەر نمونەی یەکێتی و پارتی بێنەرەوە. ئەزیزان منتەقی تایە یەکێتی و پارتی هاتوون کە هاوزمانی خۆمانن، خۆمان تێکۆشامان کردووە بۆ ئەوە، خۆمان ڕاپەڕینمان کردووە، هاتوون بزانن چۆن بوون بە کەڵەکە بەسەر کۆمەلگای ئێمە کاکە. سەری بنەماڵی بازرێک بوو بۆ فیرعەون کاکە. پاڤڵ و خوبا تاڵەبانی لە لەندەنەوەیەنەوە توورێکیان پێ نەبووە ئەبن بە ملیارەر هەرواز نایەن کاکە. ژن و منان ئەبێ بە ملیارەر هەرواز نایەن کاکە. هەچی بۆقی بنەماڵی بازانەیە کە بەقی بۆقی کە بە مناڵەکانیان بوون بە خاوەنی دەیان ملیار دۆلار کاکە بەسەر شانی گەلی باشوورەوە. باشە ئەمە بۆ خۆی بەدبەختیەکەیە بەڕاستی. بەرهەم ساڵە ئەهێنی ئەبێ بە ملیارەر کاکە. هەر کەسێک ئەهێنی ئەبێ بە ملیارەر. باش نییە؟ بڕۆ ئەوانەی کە ئێران بڕێوە ئەبن لە ساڵی 79 ئەڵێن مەرگ بەر ئەمریکا، مەرگ بەر ئەمریکا، ئەمریکا شەیتانی بزرگ. باشە بۆیە تەواوی سەرانی ئێرانیش ئازیزان هیچ جمهوری ئیسلامی هەر هەمووی جنسی ئەمریکایی هەیە ئازیزانی ئارام ئەحمەد. حتا نەک هەر ژنەکانیان بووکەکانیان لە تاران و لە ئێرانە ئەم بووکانیان کاتێ سکیان هەیە بە نمونە ژنی کوڕەکانیان چوار مانگ بەر لەوەی کە سکەکیان بێ ئەمن بۆ ئەمریکا مناڵی بێ بۆی جنسی ئەمریکایان هەبێ کەچی لە تاران بە خەڵگەڵ مەرگ بەر ئەمریکا خراپ و ئارام بابەتانە. ئەی بۆ خۆتان ئەچن لەگەڵ ئەمریکیەکانە بۆ خۆتان زۆربەی کشوژنەکانتان لەسەر کەشتیەکانی واش ئەمریکا ئەوانە خەریکی خوانن بە هەتاو هاوینە. بەڵام قەسمەیە کە بۆ گەلانی خۆیان ئاوان خۆشەویستانی ئارام ئەحمەد. لە ساڵی 92ەوە ئێمە یەکێتی و پارتیمان هەیە. ئێ باشە بنەماڵی بازانی، بنەماڵی تاڵەبانی، ئێوە سندان لێ یابوون نەتوان 4 میلیۆن کورد بەڕێوە برن لە باشووری کوردستانە بەم هەموو نەوتەوە، بەم هەموو غازەوە، باشە بەم هەموو سامانەوە. یعنی ئێوە ئەگەر لە دوو حیزبی بێشەرەف زیاتر ئێوە بەڕاستی چیترن کاکە. ئەگەر ئێوە تۆزێ شەرەفتان هەبوایە لانی کە ئەسە لە 180 خەڵکی کورد ڕقی لە یەکێتی و پارتیە خۆشەویستانی ئارام ئەحمەد. لە 180 خەڵک ڕقی لە یەکێتی و پارتیە بە دژمنی سەرسەختی خوانی ئەزانن. ئێ بۆ واتان لە خۆتان کرد. خۆ ئێوە سەردەمانی پێشمەرگە بوون بەشێکتان ئەوانەی زوو خۆشەویستی عالم بوون و هەموو خەڵک خۆش بۆچی ئێوە واتان کرد لە خۆتان کاکە؟ هەر بۆ ئەم پارەیە، هەر بۆ ئەوەی شەوانە بڕۆن لەگەڵ ئەم ژن ئەو ژنا سێکسکەن و پارە بزن و ڕابێن و قومارکەن و بێئەخلاقی بکەن. ئەمەیە کێشەکە. بۆیە کاتێک کە ڕژێمێک جێت ئەوێ لە ئێران با گەلانی ئێران پێیان خۆشە چونکە ئەم ڕژێمە هیچیان بۆ ناکا کاکە. کاتێ بەیانی تەمان تورکیای ژوێ لێ ئازان تورکیایش پارچە ئەبێ لە ئارام ئەحمەد ببیسن. تورکیای ئەردۆغانیش کۆتایی پێیە ئەوە لە 100% بیخەنە مێشی خۆتانەوە. بۆیە کاتێک کە پەلاماری تورکیای بدرێس بێنێت گەلانی تورکیا پێیان خۆشە. ئێمە پێمان خۆشە بەڕاستی. بۆ لەبەرەوەی تۆ ئەردۆغان و ئەوانەی پێشتۆ ئەمە بحاڵی لیرەکەتە کە ئەیبینی کاکەجان. بزانە گەندەڵی چۆتە چووە کاکە. ژنی ئەردۆغان ئەمەی ئاوا بەستووە بە ملیار دۆلار ئەڵێ یەک. باش ئەنی چاوچنۆکی ئەم ڕژێمانە لە دنیای بەڕاستی نمونەی کەمە. هەر لەبەر ئەوەشە کاتێ ئەمریکایە پەلاماری سەدام حوسێن هەیە ئێمەی کورد شان بەشانی ڕسمی بوش لە سلێمانی ئەفرۆشا بۆی سەدام حوسێن بڕوخێ چونکە سەدام حوسێن ڕژێمێک بوو بۆ ئێمە خراپ بوو. باشە دیکتاتۆر بوو بۆ ئێمە نەکەر بۆ کورد ئەسەن بۆ گەلانی عێراق خراپ بوو. ئەزیزان بڕواتانە بێ ئەوەی ئەو حیزبی بەعسە ئەوەندەی کە کوردی کوشتووە دا ئەوەندە عەرەبی کوشتووە، دا ئەوەندە شیعە و سوننی کوشتووە چونکە ڕژێمێکی فاشستی دیکتاتۆری ئینسان کوش بوو. ئەمە ئەسڵی مۆزوعەکە بوو. ئێسێش ئەم ڕژێمەی کە لە عێراق هاتووە هەر وایە کاکیژیان. بڕۆ زەلامیان هەبووە کاکە لە دیمەشق قۆبچەی فرۆشتە. قۆبچە ڕسمەکەی ماوە قۆبچەی ئەوە نافرۆشێت. ئێستا بە ملیار ئەڵەیەک هەرواز نایەنێ. ئەمە بۆ خۆی کێشەکەی بەڕاستی. خۆگە ئەم ڕژێمانە باش بوونایە کاکە لانی کەم ئەگەر بۆ نمونە ئەگەر یەکێتی و پارتی وەکو نمونەی هێنبوو بۆ گەلی ئێمە باش بوونایە ئەگەر بەیانی پەلامار بدرێن ئێمە سنی خۆمان ئەنا بە گولەوە لەسەر یەکێتی و پارتی. ئەمانە ئێمە حکوومەتێکمانەیە حکوومەتی هەرێمە ئاوایە ئەبێ پشتیوانیان لێ بکەین. بەڵام ئێستا پشتیوانیکردن ئەگەر سبەینێ هێزێک هێرشکا بۆ سەر یەکێتی و پارتی پشتیوانیکردن یەکێتی و پارتی بازی شەرمەزاریە بێ ئەو کاتە چی قیزیەت دیفاع یەکێتی و پارتی بکە ئازیزانی ئارام ئەحمەد. ئەمە بۆ خۆی کارە سادەگەیە. بۆیە ئەم ڕۆژێمانە کە لە ناو ئەچن کەس پێی ناخۆش نییە. هیچ کەسێ ئەمڕۆ فەنزەوی لاوای لێ هاتۆ کەس پێی ناخۆش نییە چونکە ئەم ڕژێمێکە
بەناوی شوعیەتەوە گەلەکەی خۆی ئەچەسێنێتەوە کاکیجان باش نییە؟ تۆ بۆچی 140 ملیار قەزایی لە بەرەوەی کە حەساب لەسەر لەلایەن ئەمریکا ئەمانەوە بۆ گەلەکەی خۆشی سەرف ناکەی زەحمە نەبێ هەمووی بۆ خۆشگوزەرانی خۆیانە بابەجیان پاڤڵ تاڵەبانی لە ئێمە ئەبێ بە فێرعەون کچی مەلا بەختیارکەژنی پاڤڵە لە ئێمە بە فێرعەون کاکەجیان ئێتەختو بێنە پێشاوی خۆت کاکە ئەم هەموو گەڕ و گول و هیچ لە باران نەبوو ئینسانی بوودەڵە و ئینسانی ڕستوا و کەرگیەکانی شاخ و بابە زۆربەی زۆری سەرانێکی پارتی وەڵڵا ئازیزان لە شاخە بەس کەریانەگا کاکەجیان بەس خەریکی کەرگاین بوون سەرواوە لە مێشکیانە نەبوو خۆ کاکە فلسیان پێ نەبوو ئاسپێ لە گیرفانە حەیرانی وەکو حەسەن سیساوایی کاکە کە هاتنەوە بوو بەم کەڵەگایە کە ئەیبینی بوون بەم فیرعەونی کە لە باشی کوسانە هەن کاکەجیان ئەگەر بەیانی یەکێتی و پاکی ڕسوا بن و ئاوایان لێبێ وەڵاڵی هەدوش با بڕۆن بۆ تەنەکەی خۆڵ بەڕاستی چی تاقەتی دیفاع لەوانە بکە کاکە چی دیفاعی لێ بکە وەڵا کە دیفاعیان لێ ناکە ئەمە بۆ خۆی بەدبەختیەکەی ئازیزانی ئارام ئەحمەد بۆیە کەس پێی ناخۆش نییە ئینە هەمومان ئەزانین ئەمریکا چییە بۆیە نمونەی پێشووتر بێناوە ئەزانین ئەمریکا دیکتاتۆرە ئەمریکا فاشستە ئەمریکان سەرمایەداریە لە ئاسی دنیا ڕابەتی نیۆلیبرالیزمەکە ئێوێ دنیا ڕسمی دنیا بگرێ بۆ جۆرێکە خۆی ئێوێ بابە لە حەربی عالەمی دووەم هاتە هۆڵەندا و ئەڵمانیا جێشی ئەمریکی ئێسی نەڕۆشتوو لە حەربی عالەمی دووەم نەڕۆشتوو ماڵتە ناوە بێ ناڕوات ئاسە عێراق هەتا 100 ساڵی کە عێراق بەجێ نایاڵێ تەواو سامانەکەی با بۆ خۆی ئەمە هەموو ڕوونە بەڵام ئێ ڕژێمەکانی خۆمان آخر پاڤڵ تۆ سانتری پێ نەبوو سانت ئێستا حسابی خۆ نازانی بەس پێم بڵێ لە سێمانی بۆ هەموو تعدا لە خەڵکێکی کاکە بۆچی ڕۆژنامە نووسێ نەماوە بۆچی ئازادی نەماوە بۆچی دیموکراسی نەماوە هیچ شتێک نەماوە لە دەفەی سێمانی پاڤڵ تاڵەبانی ئەدوێ چی بکەیتەوە ئەدەبی بە کێ کاکە هەرچێبی وەکو سەرۆکی فەنزەوێلابی ئاوا لە ناوەچی بنە ماڵی بازانی تۆ باشە وڵای ئازیزان ئەو بنەماڵی بازانیە لەو کەرەجێ هەمووی خەریکی سێوڕنین بوو باشە کاکەجیان هەر هەمووی خەریکی سێوڕنین بوون 50 ڕسمی مەسئول بازانی پیشانەیەم باش نییە کە هیچی نەبووە سوالکە سوال کرد بۆ بەڕاستی یا ئەو نێچێوان بازانیە قەمسەی لەبەرای کونیتایە باشە کە بەجگەرە سوتاوە بۆچی چونکە ئەوە نەبێ پارەیان نەبوو بێ پارەی ئاش بەتاڵەکان هەبوو بەڵام بنەماڵی بازانیان ڕەزیلن باشنی بنەماڵی بازانی تۆ هاتووی لەسەر حازی لە ساڵی 92 لە ڕاپەڕینیشا بەخوا بەشدار نەبووی چکە من خۆم لە ڕاپەڕینە بەشداری بووم قەسەم بەخوا سلێمانی کەرکووک هەولێر ڕزگاری بووە ئەو پارتی یەک پارتیتیان نەبووە باشە لە ڕاپەڕینەکە یەک پارتیشیان نەبوو یەکێتیان بووە بەڵام بە قەسەم بەخوا پارتیتیان نەبووە باشە باسی بادینە ناکەن لە بادینە ڕاپەڕین هەر نەکراوە ئەوە هیچ خەڵک جێشی عێراقی خۆی ڕۆشت بۆ مووسڵ و تاو کۆتایی پێهات باشنی بنەماڵی بازانی ئێستا تۆ هەر مناڵێکە هەیە ئاوا خۆی ڕیشی ئاوا لێ کردووە بۆ بە خاوەنی سەدان ملیۆن دلار بە پارەی ئەو میلەتە تۆ تاکی بووە ئەکەی لەو میلەتە کاکە تۆزی عەقڵ تۆزی ئابڕوو تۆزی شەرەف کاکە تۆزی ئازادی بۆ ئەو خەڵکە کاکە نان و گوزەران بۆ عالەمە ئێوە بۆچی بوون بە کەڵاگا لە باشووری کوردستانە بەداخەوە بەڕاستی کاکەچی بۆیە هەرویستم ئەوتان پێ بڵێم خۆشەویستان کە ڕێی خۆمە سەر مۆزوعەکان بڵێم بەداخەوە کە ئاوایە گەلانی ئەو ناوچانە بەدەستی ئەم ڕژێمانە خۆشیان هیچ نین ئەزیزان سەیری کرد سەری ئەو کابراەکە چوون لە ماڵەوە ئاوا گوێشکیان بردیان فڕیان نایە دەرەوە چیکە بەیانی ئەمریکا بێ مەسەڵ بازانی ئەو گوێی ئاوا گوێ بڕ دەرەوە بابە بەیانی بڕوە خامنەی نازانم چی هەر لە تەرانە ئەن فڕن هیچ نین ئەمانە بەس بۆ گەلی خۆیان ئازان یعنی بەس بۆ گەلەکانی خۆیان ئازان بەڕاستی باش نییە ئەمە کێشەیەتی بەڕاست ئەمە بەس بۆ گەلی خۆیان ئازان بۆ خەڵکی فەقیسە پاڤڵ بەس بۆ ئێمە ئازایە بەس بۆ ئێمە بۆ خەڵکی قوربەسەوە دامەوە بۆ نمونە ئەو کابرایی کە لە ڕانیە کوشتی ناویسی بوو بچۆ بیکوژۆتەوە بەنوور بۆ ئەو ئازایە بنەماڵی بازانی سەردەش عوسمان تەلەبەیەکە شێ بۆ زانکە بەکتێگەنە بیفرەنە بڕۆ بیکوژە بەس بۆ ئەوانە ئازان ئینا بە هیچ شتێک نایەن دەستیان دەستی کەرێش کوترە باشە بەس ئەشێبلا بۆ مناڵی خەڵکی فەقیرەژە قارەمان و ئازان ئەمە دەیخواتان لەگەڵ ئازانی ئارام بەخێرچ